ژینگەی خاوێن بنەمای تەندروستیەکی باش بۆ تاکەکانی کۆمەڵ و وڵاتێکی دوور لە نەخۆشیە. بۆ گەیشتن بەم ئامانجەش هۆشیاری تاک ڕۆڵی سەرەکی دەبینێت و بناغی چاکسازیە لە ژینگەدا. لە هەرێمی کوردستان و بەتایبەت لەگەڵ هاتنی وەرزی بەهار و گەشت و سەیران پێویستی هۆشیاری تاک بەرامبەر ژینگە و ناوچە گەشتیارەکان زیاتر دەبێت، بەتایبەت کە ئەو ناوچانە قەرەباڵغی و گوشارێکی زۆریان لەسەر دروست دەبێت. پسپۆڕێکی بواری ژینگە ئاماژە بەوە دەکات تاک لە یەک کاتدا ڕەگەزی سەرەکیە لە پاراستن و یاخود پیسکردنی ژینگەدا، بۆیە دەبێت سەرباری هەرکی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هاوڵاتیانیش هۆشیاری و بەرپرسیارەتیان بەرامبەر ژینگە زیاد هەبێت. تاک ڕەگەزی سەرەکیە لە پاراستنی ژینگەدا. چەندێک تاکەکان هۆشیار من لە ڕووژینگەیەوە هێندە بە ئیجابی بۆ ژینگە ئاگەڕێتەوە، بەڵام کەم تەرخەمی تاکەکان و بێ ئەزمونیان یاخود بێ هۆشیاریان لە ڕووی ژینگەیەوە کاریگەری سلبی بەسەر ژینگا بەجێ دێڵێ. بەداخەوە کۆمەڵێک لە تاکانی کۆمەلگات شەرت نییە ئەو هۆشیاریان لابێت، پێویستە دەستگاکانی ڕاگەیاندن، پێویستە چالاکوانی بواری ژینگەیی دەوری خوان بینین لە هۆشیارکردنەوەی بەردەوامی ئەم کۆمەلگایە و هەروەها دەرچواندنی کۆمەڵی یاسا و ڕێنمایی تایبەت بۆ پابندکردنی تاکان بە پاراستنی ژینگەوە. ئەوەی مایی پرسیار و تێڕامانە گرفتی پیسبوونی ژینگەی هەرێمی کوردستان لە یەکەم ساتەوەختی ڕازانەوەی سروشتەوە دەست پێ دەکات، بەتایبەت لە ڕۆژی نەورۆزەوە کە دەستپێکی بەهارە و تێیدا خەڵک ڕوو لە سەیرانگاکان دەکەن. بەڵام بە کۆمەڵێک نەریت و ڕەفتاری دوور لە شارستانیەت بەشێکی زۆری لە سەیرانگە و هاوینەوارەکان پیس دەکرێن و زیانی گەورە بە ژینگە و سەرچاوەکانی ئاویش دەگات. چالاکێکی بواری ژینگەش ئاماژە بەوە دەکات بۆ ئەوەی لە ڕووی پاراستنی ژینگەوە کۆمەڵگەیەکی هۆشیارمان هەبێت، دەبێت هەمومان هاوکار بین و ئەو ئەرکە تەنها نەخێنە سەر چەند ڕێکخرا و فەرمانگەیەکی حکمی. دیارەگەمە تاکی وشیارمان هەبوو کۆمەڵگەیەکی وشیارمان ئەبێت. کۆمەڵگەیەکی وشاریش تەنیا کاری لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیە خۆت ڕێکخراوەکانی ژینگەیی نییە، بەڵکو دەستە جەمعی هەمومانی دەبێم، هەر لە ناوەندەکانی خوێندن لە دایانگە و بەخسی ساوایانەوە هەتا بەرەسیرین ئاستی خوێندن کە زانکۆکانمانە. هەروەها پێویستی بە هاوکاری دەستگا میدیایەکان هەیە، پیاوانی ئاینی بۆی هەمومان کار لەسەر مەرکە قورسە بکەین، خەڵک وشیارکەینەوە تاکێکی وشیارمان هەبێ بۆی ژینگەیەکی پاکتر و باشتر و تەندروسترمان هەبێت. بە پێی لێکۆڵینەوەکان لەسەر ئاستی جیهان هۆشیاری تاک لە وڵاتە پێشکەوتەکان و تەنانەت دواکەوتەکانیش تاکە زامنی ژیانێکی دروستە بۆ هەمووان، خۆشەویستی خاک و پاراستنی لە یەکەم هەنگاوە دەست پێ دەکات کە ئەویش هەستکردنە بە بەرپرسیارەتی بەرامبەر ژینگەکەی.